سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانجین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەڕێوەچوونی مەراسمی هەزاردەف لە پاڵنگان و ئازاری بەرپرسانی ڕۆژیم، دەستبەسەرکردنی گەنجێکی خەڵکی قڕوا لەلایەن حکوومەتەوە، سەپاندنی سزای 11 ساڵ زیندان بەسەر مامۆستایەکی زمانی کوردی لە شاری سنا، هەبوونی 145 مەدرسەی کانێکسی لە کرماشان، کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری فەردیس لە کەراج و ناڕزایەتی کرێکارانی بێکارکراوی شرکەتی کاغەزی پارس لە شوش. درێژی هەواڵەکان بەڕێوەچوونی مەراسمی هەزاردەف لە پاڵنگان و ئازاری بەرپرسانی ڕۆژیم. ڕۆژی هەینی 31 خاکەلێوە مەراسمی هەزاردەف بۆ دووهەمین ساڵی بەردەوام لە گوندی پاڵنگانی کامیاران بەڕێوەچوو، بەڵام ناوەنجامنێتیەکان و ساندار بە بیانووی توورزانی حەجابی ئیجباری لەلایەن کشان و ژنانەوە هەوڵی تێکدانی مەراسمەکەیاندا. لەو مەراسمەدا گەشتیاران لە ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی دیکە ئێرانەوە بەشدار بوون، بەڵام هەبوونی هێزێکی زۆری ئەمنی ئاستەنگی بۆ خەڵک ساز کردو و شارەکانی وستانداری بووە هۆی نیگەرانی بەڕێوەبەران و ئامادەبوانی مەراسمەکە. ئەوەی جێگای سەرنج بوو تووڕدانی حەجابی ئیجباری لەلایەن کشان و ژنانی کورد و گەشتیارانی شارەکانی دیکەی ئێران بوو کە سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی نیگەران کردبوو. دەستبەسەرکردنی گەنجێکی خەڵکی قڕوا لەلایەن حکوومەتەوە. لە ڕۆژانی ڕابردوودا گەنجێکی خەڵکی شاری قڕوا بە ناوی پوریا سەفایی تەمەن 20 ساڵ لەلایەن ناونجەمنیەکانەوە دەستبەسەر کراوە. بە پێزانیاریەکان ڕۆژی 22 خاکەلێوەی 1403 هێزامنیەکانی کۆماری ئیسلامی لە شاری قڕوا شارۆمەندێکیان بە ناوی پوریا سەفایی بەبێ بەڵگەی قەزای دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوەتەوە. شاینی باسەکە هێشتا هۆکاری بەندکرانی و هەوڵاتیە ڕوونیە و وادوەداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆ بێنەتیجە بووە. سەپاندنی سزای 11 ساڵ زیندان بەسەر مامۆستایەکی زمانی کوردی لە شاری سنا. سۆما پور محەممەدی مامۆستای زمانی کوردی و ئەنجامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی فەرهەنگی کۆمەڵایەتی نۆژین لەلایەن لەقیەکی دادگای انقلابی سنا بە تۆمەسەکانی پێکهێنانی گروپ بەوەمبەستی تێکدانی یاسایشی وڵات و تێکدانی یاسایشی گشتی بە 11 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ زیندانی ناوەندی کرماشان مەحکوم کرا. سۆما پور محەممەدی تەمەن 35 ساڵ ڕۆژی چوارشەممە 28 بەفرانباری 1401 لە کاتی بەدواداچوون بۆ دۆسیێ هاوژینەکەی بە ناوی ئێدریس مەنبەری دەست بەسەر و دوای 27 ڕۆژ بەدانانی بارەمتەی 1 ملیار تمەنی بە شێوەیە کاتی ئازادکرا. جەلەستەی دادگایکردنی سۆما پور محەممەدی ڕۆژی 29 خاکەلێوەی 1403 بەڕێوەچووە و قازی پەروەردەکە ڕایگەیاندووەکە ئەو حکومە پێشتر دەرکراوە. ڕزگارکردنی گیانی سێ هاوڵاتی لە شاری سنا. ڕۆژی هەینی 31 خاکەلێوە گەنجێکی خەڵکی گوندی خڵیچیانی سەر بە شاری سنا بە ناوی ئارمان بەنەفشی تەمان 32 ساڵ پاش ڕزگارکردنی سێ کەس لە نێو بیری کیاودا خۆی گیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان ئارمان بەنەفشی لە کاتی سەردانی خانەباخەکەی جەنگی دراوسەکانی بیستوە و کاتێک بەردەم هاوار و نزایەنەوە چووە بینیویە کە سێ کەس کەوتونەتە نێو بیرێک. ئەو گەنجە ئازا و بوێرە هەر سێ کەسەکەی ڕزگار کردووە، بەڵام خۆی گیری خواردووە و کاتێک هێزەکانی ئاگرکوژێنەوە ڕزگاری دەکەن دەبینن کە گیانی لەدەستاوە. دوورخستنەوەی جەلال مەعلومی لە پیشەکەی لە پیرانشار. جەلال مەعلومی لەلایەن لەقیەکی دادگای گشتی و ئینقلابی پیرانشار بۆ ماوەی 1 مانگ لە پیشەکەی دوورخرا و بەدانانی وەسێقەی 500 ملیۆن تمەنی ئازادکرا. بە پێزانیاریەکان شارەوانی پیرانشار دوای گوشاری سوپای پاسداران و داستانی ئەو شارە سکاڵای لە جەلال مەعلومی کردبوو. ئەو شارۆمەندە پێشتر ڕۆڵی بەرپرسانی شارەوانی پیرانشاری لە خۆکوشتن و یانە دەستانی کرێکارێک بە نێوی باپیر خالدی ئاشکرا کردبوو. باپیر خالدی خەڵکی گوندی کەوپەڕ و دانیشتووی شاری پیرانشار ڕۆژی شەممە چواری خاکەلێوە دوای وێرانکردنی شوێنی کارەکەی لەلایەن هێزەکانی شارەوانیەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا. زۆخی خراپی سێ بەندکراوی مانگرچوو لە زیندانی ورمێ. بە پێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ
دۆخی تەندروستی سێ بەندکراوی مانگرتوو لە زیندانی ورمێ بە ناوەکانی شاکر بێهروز، کەیوان ڕەشۆزادە و ئەردەوان تەهوریان بەهۆی ئەشکەنجە و ئازاری هێزەکانی حکوومەت ناجێگیرە. ئەو سێ بەندکراوە لە ڕۆژی سی خاکەلێوە 1403 و لە ناڕزایەتی بە بیلا تەکلیفی و بێبەشکردنیان لە دەرمان مانیان لە خواردن گرتووە، بەڵام بەڕێوەبەرانی زیندانی ورمێ ئەو سێ بەندکراوەیان داوەتە بەر لێدان و ئێستا لە بەندی تاکە کەسیدا لە دۆخێکی سەخت ڕاگیراون. هەبوونی 145 مەدرسەی کانێکسی لە کێرمانشان. بە وسەی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی نوێژنکردنەوەی قوتابخانەکانی پارێزگای کرماشان 145 مەدرسەی کانێکسی لە ئۆستانە بوونی هەیە. مەرزبان نەزەری هەروەها وتی دەوڵەت بڕیاری داوە کە تا کۆتایی مانگی ڕەزبەری 1403 107 قوتابخانەی نوێ لە جیاتی 107 مەدرسەی کانێکسی دروست بکات. ئەدعای بەرپرسانی ڕژیم لە حاڵێکدایە کە هێشتا قوتابخانەکانی سەرپۆڵی زەهاو کە لە بوومە لەرزەدا ڕووخابوون نوێژن نەکراونەتەوە و هەزاران قوتابی هێشتا لە کانێکسدا ئەمێنەوە. نزیک بە 2 ساڵ لە دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی تێپەڕدەبێت و دۆخی خەڵک نەک باشتر نەبووە، بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر بووە و سەرۆک کۆمار و وەزیرەکانی هیچ یەک لە بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. کۆبوونەوەی کرێکارانی شارەزاری فەردیس لە کەرەج. ڕۆژی شەممە 1 گوڵانی 1403 کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە شارەوانی پەردیسی کەرەج لە ناڕزایەتی بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی ڕاپۆرسەکان کرێکارانی شارەوانی پەردیسی کەرەج ماوەی چەند مانگە هەغدەست و مۆزایان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپدا ژیان بەسەرەبەن. ڕۆژی ڕابردوو شارەزاری شارۆچکەی پەردیس لە وەڵامی داواکاری کرێکاران وتی لە بیرتان چوەتەوە کە بۆ دامەزراندن دەپاڕانەوە. دەتوانم لە کاتژمێرێکدا هەمووتان بێکار بکەم و لە جێگەتان کرێکاری تازە دابەمەرزێنم. ناڕزایەتی کرێکارانی بێکارکراوی شەرکەتی کاغەزی پارس لە شوش. ڕۆژی شەممە 1 گوڵان کرێکارانی بێکارکراوی کارخانەی کاغەزی پارس لە ئاز نەزانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێی ڕاپۆرسەکان سندیکای کرێکارانی نیشەکاری حوتەپە 100 کرێکاری شاغەڵ لە کارخانەی کاغەزی پارس وی ڕای چەند ساڵ پێشینەی کاری لەسەر کار دەرکراون. بە وتەی کرێکاران کاتێک لەسەر کار بوون بۆ هەغدەستە کەمەوان نەیان دەتوانی پێداویستیەکانی ژیان دابین بکەن. ئێستا کە بێکارکراون معیشەتی خۆیان و بنەماڵەکانیان کەوتووەتە مەترسیەوە و داوا دەکەن بگەڕێنەوە سەر کارەکانیان. مانگرتنی خوێندکارانی زانکۆی ئەمیرکەبیر دژ بە هەڵسوکەوتی حراست. بەپێی ئەو بانگەوازەی ڕۆژی شەممە 1 گوڵان بڵاوکراوەتەوە بڕیارە ئەمڕۆ 1 شەممە 2 گوڵان خوێندکارانی زانکۆی ئەمیرکەبیری تاران دژ بە گوشارەکانی حراست بۆ سەر خوێندکاران هۆڵەکانی خوێندندا بخەن. لە ڕاگەیاندنی خوێندکارانی ناڕازیدا هاتووە ئێمە خوێندکارانی کۆلێجی پۆلیتێکنیک لە زانکۆی ئەمیرکەبیری تاران لە ناڕزایەتی بە سەرکوتی خوێندکارانی کچ و کوڕ بە بیانووی لە بەرنەکردنی جلوبەرگی دیاریکراوی حکوومەت و بە ڕێزی حراست بە خوێندکاران بۆ ڕۆژانی 1 شەممە و 2 شەممە 2-3 گوڵان هۆڵەکانی خوێندندا دەخەین. هیوادارین هەموو خوێندکارانی ئێران بۆ دەستەبەکردنی مافەکانیان پەیوەست بۆ مانگرتنە بن و پشتیوانیمان لێ بکەن. کۆبوونەوەی دادخوازانی ئێران لەسەر مەزەری جەواد حەیدەری لە قەزوێن. ڕۆژی شەممە 1 گوڵانی 1403 بنەماڵەی کۆمەڵێک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لەسەر مەزاری جەواد حەیدەری کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی کرد. بە وتەی فاتمە حەیدەری خوشکی هەمیشە زیندوو جەواد حەیدەری بنەماڵەی گیانبەختکردوانی عرفان خەزایی، یەلدا ئاقا فەزڵی، شەهریار محەممەدی، سپێرە عەزەمی و موحسن شکاری سەردانی مەزاری جەوادیان کردووە و پێکەوە سرودی یەکگرتووی و یەکڕێزیان خوێندوەتەوە. داخرانی کارخانەی پۆلیئەکریل لە ئیسفەهان و بێکاری کرێکاران. بەپێی راپۆرتەکان کارخانەی پۆلیئەکریلی ئیسفەهان بەهۆی سیاسەتە هەڵەکانی حکوومەت نزیک لە داخران بووەتەوە. بە وتەی چالاکانی کرێکاری سیاسەتە هەڵەکانی دەوڵەت قەیرانی نەقدینەی و چوونە سەرەوەی نرخی مادە سەرەکیەکانی وەبەرهێنان بۆتە هۆی داخرانی زۆربەی بەشەکانی ئەو ناوەندە و لا داهاتوویەکی نزیکدا بە تەواوەتی کار و چالاکیەکانی ڕادەگیریەت و 2000 کرێکار بێکار دەکرێت. دووە هەواڵ
خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە سوید و کەنەدا. ڕۆژی شەممە 1 گۆڵانی 1403 کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتەکانی سوید و کەنەدا دژ بە ڕژیمی سەرکوزگەری کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێوە ڤیدیۆیانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی مالمۆ و گۆتەنبەرگی سوید درێژیان بە کۆبوونەوەکانیان دژ بە سزای ئەعدام و سەرکوتی ژنان لە ژێرناوی لایحەی نور داوە. لە شاری ڤانکۆڤەری کەنەداش ئێرانیان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم، خوازیاری کاردانەوەی توندی کۆمەلگای جیهانی لە ئاست هەڵس و کۆدی گەشتی ئێرشاد بەرامبەر ژنانی دژبەری حەجابی ئیجباری و پشتیوانی لە ژنانی ئێرانی بوون. شایانی باسەکە ڕۆژی ڕابردوو مەجلیسی نوێنەرانی ئەمریکا گەڵاڵەی مەحسای پەسەند کرد و ئەگەر ئەو لایحەیە لە مەجلیسی سەنا پەسەند بکرێت، دەوڵەتی ئەمریکا ئەرگدار دەبێت تاکو هەر 90 ڕۆژ راپۆرتێک لەسەر پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا پێشکەش بە نوێنەران بکات و سزا بەسەر عەلی خامنەئی و ئێبراهیم ڕائیسیدا بسەپێنێت. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە.